شەوی چوارەمی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. عزيزانم، چوارم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزانە. یا رب لەمانی قبوڵ بکە، وەرمان بگرە لەم شەوانەیە بەڕ ڕەحمەتە فراوانەکەی خۆتمان بخە. عەبدی تۆین، بۆ کێو بچین، وەرمان بگرە و قبوڵمان بکە. یا ربی بە تەوفیق و کۆمەکیت ڕزگارمان بکە و هەر بەوە ڕزگارمانە بێت. نیعمەتەکانت هەمیشە ڕەنگینی کردوین، نیعمەتەکانت پاسەوان و لە هێرشە زۆرەکانی نەبوون دوورمانە خەنەوە. بەدەر لە توانای خۆم داوام لێ ناکەی یا رب. حەمد و سوپاس و ستایش بۆ تۆ. بە تاعەتێکی زۆر کەم بەس پڕنیەت لێم ڕازیە بیت. حەمد بۆ تۆ. بە تاریکترینی قوڵایی ئاسمانەکان و دەریاکان ئاگاداریت، هەرچیەکت بوێ لە کون فەیەکوونێکە بەدیێهێنیت. حەمد بۆ تۆ کە سەیری منەکەی. سەیری ترازوی قەدەر بکە، بە ڕازیبوون سەیری بکە. یوسرە بینیت، یونسە بینیت. یوسر و باشە ئەوەیە کە خوا بۆ تۆی دیاریەکات و ڕواڵەت بینی. ئێمە گرنگ نییە ئازیزان، با هاو ئاوازی قەدەر بین، لە قەدەرەوە ئەگەین بە قادر. حەمد بۆ تۆ یا رب. وەرن با لە کەشتی قەدەرە بە ڕازیبوونەوە سەرنشین بین. هونالك الولاية لله الحق. حەڵاڵ و حەرام بپارێزین، کەشتی ژیانمان پێچەوانەی نەفس و ئارەزوەکان بجوڵێنین. ئاگامان لە ڕەفیق و هاوڵی خراپێ. ئیماندار هەمیشە لە جیهادایە. ئەسپی هەرگیز بێزین و شمشێری شاراوەی کێلان نییە، چکە شەیطان فرسەتە هێنێت و لە بۆسەی بەردەوامایە. با فریای ئەم نەفسە ماڵوێرانەی خۆمان بکەوین. مسلمانە خەوێت، بەڵام بۆ پێویستیە خەوێت، بۆ ضرورەت ئەخوات، بۆ ضرورەت ئەدوێت. بەیانیەکی زۆر زوو لە قیامەت بەخەبەر دێین و ئەندامەکانی جەستەمان شاهیدیە دەنەی هاوار. وما بكم من نعمة فمن الله. نعمەتێ نییە هی ذاتی حەق تەعالا نەبێت. ئیتر بۆچی سوپاسی ئەو نەکەین؟ ئێمە بە نیعمەتەکانی ئەو هەین، ئەی باشە کەی شوکریەکەین؟ دەست بە نیعمەتەکانیەوە ئەگرینەوە پەڕینەوە بۆ گوناه و تاوان و سەرپێکی خاوەنی نیعمەت. ئەی هاوا چه سپڵەیەکە لە ئێمە. با بیرێ لە هاتنە دەرەوە بکەین لە بیری گوناه. ئازیزانم، چکە ڕەقیب بێ ئاگانیە لێمان. گوناهی زۆر لە بازاری غەفڵەتە وێرانمانەکات. زاهیدەکان لە تەڵەی شەهوەتا وێرانە بن. وێرانی ئەولیا گەورەکان و ئەبدال لە خەیاڵ و ڕازە دەرونیەکانیانایە. هەر کەسەی بە پێی مەقامی خۆی. وێرانبوونی سدیقین لە چرکە ساتێکایە. ئەمانە بە ئان و سات زیکر و یادی خوا سەرقاڵی دڵیان جێناهێڵێت. ئۆقرەیان نییە لە ئاخرەت نەبێت. بانگەواز بانگکردنی دڵە، دەعوە دەعوەی دڵە. ئازیزان، دڵتان بانگ بکەن بۆم سفرە ڕازاوەی مانگی پیرۆزی ڕەمەزان، کە دڵ نەچوو بانگەواز نییە و ئوخرەویش نییە. بۆ دەرگای حەق تەعالا بە قاچی دڵ هەنگاو بنێن. بە ڕێگەی ئیخلاسە ئەگەنە ئەبێ خەمی گەورە باش بوونی نەفسی خەڵک بێت، بەس نەفسی خۆت لە پێشترە. بە ژماری حەمدی حامیدون حەمد بۆ تۆ یا رب. الحمد لله عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. بفضل خود تسقال لشكراني إيما بشمارك يا رب. تو زياديكي أي كي تهزار وصدان هزار ومليونها ومليارها. بسنور تو زياديكي عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. ليهر حمد بوتو يا رب. شکر بۆ تۆ یا رب. تەسلیمی بەڵاکانم ناکەیت و فرامۆشم بکەیت. وەختی نازڵبوونی بەڵاو ناڕەحەتیەکان لە خۆتم نزیکە خەیتەوە. جلوبەرگی دائیمیم عافیەت و پۆشتەییە. ئەوەندە فەزڵ زۆرە من لە ناو دوعا و نیزاکانی حەزرەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم جێ کردوتەوە و بێبەشی دوعای ئەو زاتە گەورە نیم. صلی الله عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام على
عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا حبيب الله صلى الله عليه وسلم. ألف ألف صلاة وألف ألف سلام عليك يا أمين وحي الله صلى الله عليه وسلم. عدد خلقك ورضا نفسك وزنة عرشك ومداد كلماتك. پلەی بەرز پێ عەتا کردوون، باشترین شەفاعەت و گەورەترین شەفاعەتکار تکا کارمە حەمد بۆ تۆ یا ڕەب. مادام داوای دەستپێکردنی حەشر داوای ئەو زاتە گەورەیە، شەفاعەتیشی بۆ هەرچی کرد براوەیە ئینشاء الله. لەو براوانەمان قبوڵ بکە یا ڕەب. یا ڕەبی بە مەغفیرەتت نەبێ ئاگری گوناه و تاوانم ناکوژێتەوە، صرفی نەزەری تۆ نەبێ گوناه غەرقی لیتاوی خۆی مەکە فریام کەوە. یا ڕەبی یەقینێ پاڵفتەی یەقینی صادقین بێ بە منی ببەخشە، بەم هەموو خەڵکەی ببەخشە ئێستا لە تۆ پاڕێنەوە، دڵیان لەناو ئەم مناجاتایە، عەفومان کە و لێمان خۆش بە. شەوق و ویست و ڕەغبەتم ئوخرەوی بێ یا ڕەب نەک دونیەوی یا ئیلاهە العالەمین. مەغفیرەتێ بۆ ئەم بەندە تاوانبارەت بنووسە، هۆشی شکرانە بژێریم پێ عەتا بفەرموو، نیعمەتی وەفاداریم پێ ببەخشە. یا ڕەبی قەدەرێ بە هیچ کەس بەرپەرژ نادرێتەوە، هیممەت بەرزیم پێ بدە، بێعەزیمەتم مەکە یا ڕەب عەزیمەتم پێ بدە، ئیمانێکی ڕاسخم پێ بدە، عەقیدەیەکی پاک و تەوەکل بە تۆم پێ بدە یا ڕەب. بەنات پێگرم ئاسانکاری گوناه نەبم یا ڕەب، پردی پەڕینەوەی تاوان نەبم یا ڕەب، دڵخۆشکەری شەیطان نەبم یا ڕەب، مەستی بازاری بێخەبەران نەبم یا ڕەب. اللهم آمین آمین یا مجیب السائلین.